ئەمڕۆ ڕۆژی جیهانی یاسایە، یاسا وەک زانستێکی کۆمەڵایەتی پێچەوانەی تەواوی زانستەکانی دیکە کە کۆمەڵێک ڕێسەی تایبەت بەخۆی هەیە و یاسا لە هەر شوێن و لە هەر وڵاتێکدا هاوڵاتیەکانی ناچار بە پابندبوونی ئەو یاسایە دەکات بە پێچەوانەوە سزایەکیشی دیاری کردووە بۆ هاوڵاتیانی بۆ ئەو دانیشتوانەی کە یاساکە جێبەجێ ناکەن. ڕۆژی جیهانی یاسا لە ساڵی 1965 لە واشنگتۆن دیاری کرا لە کۆنفرانسی جیهانی بۆ ئاشتی جیهانی بڕیاری لەبارەوە درا بۆ هۆشارکردنەوەی تاک لەبارەی یاساوە کە 3200 کەس لە 121 وڵاتەوە بەشداری ئەو کۆنفرانسیان کرد بوو بڕیار لە ڕۆژی جیهانی یاسادرا. گفتوگوی زیاتر لەسەر ڕۆژی جیهانی یاسا ئەکەین بە میوانداری زۆر بەڕێز شۆخان ئەحمەد پارێزگاری ڕاوێژکار. هاتو شۆخان فەرموو. بەنی باش سڵاو لێبێ فەرموو. بەخێر بێت فەرموو. دووبارە بەخێر بێت. خۆش بیزار. بەخێر بێت خاتو شۆخان. خۆش بیزار. خاتو شۆخان بەڕێستان پارێزەری ڕاوێژکار پیرۆزباییتان لەکەین بە بۆنی ڕۆژی جیهانی یاساوە لە خۆت و لە تەواوی هاوکارەکانت کە لە کاری یاساییە کارەکەن و بۆ دەست پێ بکەین پێناسەی خاتو شۆخان وەک پارێزەری ڕاوێژکار بۆ یاسات چییە؟ بەڵێ باینتان باش، زۆر سپاس کە ئێوە ئەمڕۆ ئەم تەوەرەتان لەبیر بوو کە لەوچی هەنێک لە پارێزەران و یاساناسان ئەمڕۆ ئەسڵەن ئاشنا نەبن بەم ڕۆژە. بەڕاستی ئێمە وەکو پارێزەران وەکو کە قەزای واقفمان پێڵەن لە ناو دادگاکانە کە ئێمە لایەنێکی ڕۆژانە کار لە ناو یاساکانەکەین. یاسا ڕۆڵێکی گرنگی هەیە لە ژیانی هەموو تاکێکا و یاسا ڕۆڵی بەستنەوەی چارەسەرکردن یاخود ڕێخستنی ئەو پەیوەندیە کە لە نێوان تاک و کۆمەڵگاوە بە حکوومەتەوە ئەیبەستێتەوە. بۆ یاسا بە بەلایانی ئێمە و کەوکو کەسانێک داکۆکیکارین لە یاسا گرنگێکی خۆی هەیە. زۆر باشە. ئێمە هەمیشاڵێن یاسا سەروەرە لە هەموو کاروبارێکدا. ئایا ئەو یاسایانە وەکو خۆی جێبەجێ ئەکرێت؟ ئەمێ باس لەوە بکەم ڕاستە یاسا گرنگی خۆی هەیە و هەبوونی یاسا گرنگە، بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە تا چەند خەڵک وعی بە یاساکان هەیە و تا چەند خەڵک شارەزایی لەسەر هۆشداری چاک لێرە. بەڵێ هۆشداری تاک و کۆمەلگا گرنگە بە یاساکان. ئەگەر یاسایەک هەبێت تەنها لەسەر وەرەقە بێ و تەنها لە ناو دادگاکانە کاری پێ بکرێ، بەڵام من و تۆ ئاشنا نەبین بۆ یاسایانە، خەڵک شارەزایی نەبێت، ئەم یاسایە سوودێکی ئەوتۆی نابێ. ڕاستە جێبەجێ ئەکرێ، ڕاستە پەیوەندیەکان ڕێکەخا، بەڵام لە هەمووی گرنگتر وەکو باسم کرد هەبوونی ئەو هۆشیاری تاکە پێش ئەوەی تاوانێک با پێش ئەوەی ڕوبەڕووی کێشەیەک بێتەوە بزانێت کە ئەو یاسایانی کە لە دەوروبەری ئەگوزارێت چین و یاسا تەنها لەناو کۆمەلگای ئێمە بەداخەوە پێویستێکە تەنها تۆ لە کاتێکە کە کێشت هەیە یان ڕێتەکەوێتە ناو دادگاکان پێویست بە یاسایە یان تەنها کەسانێکی پەیوەندیدار بە یاساوە ئەبێ لە یاسا بزانن. بەڵام ئێمە یاساکانمان پەیوەندیەکی ڕاستەوخۆ و هەر یاسا بە شێوەیەکی گشتی ئێمە ڕۆحی یاساکانمان هەیە کە پەیوەندی بە هەموو تاکێکەوە بە هەموو لایەنەکانی ژیانەوە هەیە. بەڵێ ئەکرێت بڵین نەبوونی یاسا لە هەر وڵاتێکدا گرفتێکی گەورە دروستەکات؟ بێگومان لە غیابی یاسایە پشێوی ئاڵۆزی و شێوەیەک لە بەریەکەوتن دروست دەبێت لە ناو تاکەکانەوە لە ناو کۆمەلگاوە لە ناو بەڕێوەبردنە. بۆیە هیچ شوێنێک بە پێ یاسا بەڕێوە ناچێت لە بچووکترین دەستگاوە بیگرە هەتاکوە گەینە گەورەترین شوێن. هەر تەنانەت ئێمە ئەگەر دانیشتێکی یەکڕۆژیە لە کۆبوونەوەیەکی چەند سەعاتیە ئێمە پێویستە کۆمەڵە یاسا و ڕێسامان هەبێ بۆی ئەم دانیشتە بەردەوام بێ بۆ ئەوەی ئەم کۆبوونەوەیە پشێوی تێنەکەوێەوە بۆی کەسێک سەرپەرشتی ئەم دانیشتە بکات. بۆیە بێگومان لە غیابی یاسایە زۆر نەعەدالەتی ڕوئەیە و بەریەکەوتن ڕوئەیە و ژمارەی ڕێژەی تاوانەکان زیادەکە و متمانە لە نێوان خەڵکان نامێنێ. بۆیە بێگومان یاسا گرنگە وەکو باسم کردوە جێبەجێکردنەکەی و ئاسی هۆشیارێکی خەڵکیش بە یاسا. زۆر باشە. ئێمە کە باسی یاساکەین لەگەڵەوەشدا سزاش هەیە بۆ هەر یاسایە کە تۆ جێبەجێ نەکەیت. ئەمە لەوانەیە قسەی من و بینەرانیش بێت لەوەی کەم کەسمان هەیە کە بەیانیان هەر مۆبایلەکەی دەستمان کە ئەیکەینەوە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبینین کە چەندین تاوانی قێزەون هەیە کە ئەنجام درراوە. بەڵام لەگەڵ ئەوە شاکاتێک کە ئێمە کۆمنتەکان نەخوێنینەوە ئەبینین کە هەر خەڵکە ئەڵێت جاخۆ ئەمە دوایی سزا وەرناگرێت بۆیە ئەم کارانە دووبارە ئەبێتەوە. کاتە جێبەجێ نەکردنی سزا بەرامبەر یاسا هۆکار نییە بۆ ئەوەی کە ئەم تاوانە دووبارە ببێتەوە لە ناو کۆمەڵگایە. یەکێک لە ئامانجەکانی هەبوونی سزا و یاسا ئەوەیە کە ببێت بە پندێک بۆ کەسانی دواتر و ببێت بە ڕەدعێک کە ئەو خەڵکانی تێرکە نیەتێکی تاوانکاریان هەیە ئەم تاوانە ئەنجام نەدەنەوە. بەڵام بەداخەوەکو باسم کرد ئەمەش جارێکی تر ڕەبتی هەیە بە نەبوونی هۆشیاریەوە. کاتێک تاکێک نازانێت ئەگەر
تاوانێکی ئەنجامدا کە لە بچووکترین شتەوە کاتێک کە مۆبایلێک بەهاڵە بەکارێنێت کە خەڵکێکی تر بێزارەکە نەزانێت سزاکەی چییە و نەزانێت کە ئەم مۆبایلە بە یاسا ڕێکخراوە لە هەرێمی کوردستان و لە عێراقا و سزاکەی قورسە 6 مانگمان هەیە بۆ تاکو 3 ساڵ و غەرامەمان هەیە لە 5 میلیۆن بۆ 10 میلیۆن کەواتە ئاسانە بەلایە وەڵام خەڵکی ئاجەکە مۆبایل بەکارێنێ کەس نەیگرتووە ئەمە لەلایەکەوە گەڕێتەوە سەرەوەی کە ڕۆڵی دادگاکان یاخود ڕۆڵی ڕاگەاندنی دادگاکان یاخود یاساکان بەو شێوەیە فراوان نیە کە ڕۆژانە تاوانەکان و سزاکان بڵاو بکرێتەوە و هۆشیاری بدرێ بە خەڵک بڵێت ئەگەر تاوانێکی لەم جۆرە بکەیت سزاکت بەم جۆرەیە بۆچی ئێمە زۆرترین تاگ لە ناو کۆمەلگای ئێمەیە شارەزاییمان هەیە لەسەر یاساکانی هاتوچۆ چونکە هەمومان سیارەمان پێ هەمومان نەترسین لەوەی کە غەرامە بکەین هەمومان نەترسین لەوەی کە کامێرەکانی چاودێری لەکوێ دانرێ و لەکوێ دانانرێ بەڵام کەسمان شارەزاییمان نییە لەسەرەوەی کە ئەگەر کێشەیەکی خێزانیمان هەبێت ڕوو ئەکەینەکوێ و سزاکەی چییەوە ئێمە ئەتوانی چۆن چارەسەری کێشە خێزانیەکان بکەین بۆیە بەڕاستی دەرنەخستنی سزاکان و لایەکی تریشەوە ڕاگەاندنیش بە هەمان شێوە ڕۆڵێکی بەرچاوی نەبووە لەسەرەوەی کە ڕۆژانە ئەو تاوانانی ئێمە بەس تەنها ڕۆڵمان لەوەیە هەیە تاوانەکان بڵاوەکەینەوە و ئەڵین ئەم ڕووداوە ڕوویاوە چەند کەس کوژراوە چەند کەس وای لێ هاتووە بەڵام دواتر بە دوواداچوون ناکرێت لە ناو دادگاکانە و لەلایەن خەڵکانی شارەزاوە کە ئەم کەسە سزاکی بەکوێ گەیاندراوەوە و بڵاو کرێتەوە ئەگینا ئەی ئیشی دادگاکان چییە ئەی ڕۆژانە ئەو قەرەباڵخی و جەنجاڵی ناو دادگاکان بۆ چییە ئەگەر ئەو کەسانە نەدرێنە دادگا و سزا نەدرێن ڕاستە هەنێ جار تاوانبارەکە ناگاتە بەردەم دادگا ون ئەبێ لە دەستی دادگا هەڵیت بەڵام چەندین تۆمەتبار و تاوانباری ترمان هەیە کە ڕۆژانە سزا وەرەگرن لە ناو دادگاکانە بەڵێ خەت و شوخان ئەرکی تەنیا دادگاکانە یان ئەرکی چییە ئەم هۆشیاری تاکە بڵاوکاتەوە ئەم هۆشیاریە بە تاک بات کە من مۆبایلێک بە غەڵەت بەکاربێنم سزاکەی ئەمەیە ئەرکی هەمومانە بەڕاستی ئەرکی بەرپرسیارەتی ئەرکی هەموو کەسێکە هەر لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەم لە پارێزەران یاساناسان وەکو باسم کرد ڕاگەیاندن حکومەت وەزارەتە پەیوەندیدارەکان کە ئەبێت ڕۆژانە کار لەسەر ئەم بابەتە بکرێت چونکە وەکو باسم کرد ئێمە ڕۆژانە جۆری تاوانەکان گۆڕانکاری بەسەریت و چەندین یاسای تازەمان هەیە و تعلیماتی تازەمان هەیە کە گۆڕانکاری بەسەریت بۆیە ئەبێت ڕۆژانە کار لەسەر ئەم بابەتە بکرێت ئەبێت زۆرترین جار بدرێتەوە بەگوێی هاوڵاتیانەکە ئەم یاسایانە چین و سزاکانیان چییە ئەرکی هەمومانەکە هۆشیاری بڵاو بکەینەوە لە ناو تاکەکانە لە ناو خۆمانە لە ناو خێزانەکانمانە بەوەی کە چۆن خۆمان بپارێزین لە ناو ئەم تاوانانە ئێمە ڕۆژانە لە ناو دادگاکانە کۆمەڵێک کێشە و تاوان و شتەبینین کە تا ڕادێکی مەڕا هاتوون لەگەڵ حاڵەتەکانە بەڵام کاتێکە کەسێک کە سوکارمان خێزانەکانمان لە ناو ماڵەوەن ئەم بابەتان لە ناو سۆشیال میدیا بینن زۆر بەلایەنەوە سەیرا بەڵام ئێمە ڕۆژانە ئەم بابەتانە ئەبینین بۆیە ئەرکی هەموو لایەکە کە ئیش لەسەر بکە بەڵام من بۆ ئەڵێم ڕاگەاندن وەلایەنە پەیوەندیدارەکان چونکە ئێستا ڕاگەاندن و سۆشیال میدیا کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لەسەر هەمومان لە هیچ ماڵێک نییە کە دوور بێ لە ڕاگەاندن یاخود لە تەلەفۆنی بەدەستەوە نەبێ سۆشیال میدیای نەبێ ڕۆژانە تۆ چەندین نامەی ئاگادارکردنەوە بۆیێت لە کۆمپانیەکانی ڕێکلام و بازرگانیکردنەوە کە پەیامێ بۆ ئەنێرن بەڵام نەمان بینی ڕۆژێک پەیامێکی هۆشیاریت بۆ بێت بڵێ ئەگەر جۆرێک لە جۆرەکان ڕوبەڕووی ئەم کێشێ بێت تۆ چۆن خۆ دەپارێزی یاخود سزاکەی چییە؟ زۆر باشە ئەمە کە باسی خێزانەکەن هەمیشە خێزان بازنەیەکی بچووکە لە ناو کۆمەلگایە کە لە دواییدا ئەو بازنە بچووکانەیە کە هەموو کۆمەلگا پێک ئەهێنێت کاتە خێزانیش ڕۆڵی سەرەکی نییە لەوەی کە ئێمە هەرکە لە مناڵیەوە کە لە ناو خێزانە با لە ناو خێزانە یاسایەکە بێت و کە جێبەجێ بکرێت وردە وردە ئەم یاسایە کە لە ماڵەوە پەروەردە کراوە لەسەری فێربوو لە دەریشەوە جێبەجێ ئەکات لەگەڵەوەشا کە خۆت باس لە میدیا و ڕاگەیاندنەکان کرد هەنێ جارە بینین ئێمە لە ڕاگەیان و لە میدیاکاندا کە ناتوانین مناڵ بەدوور بکەینەوە لەوە کە هەندێک تاوانە بینێت لەوانەیە کە ئەویش وردە دەرەگەڵ ئەو تاوانەیە کە ئەچێتە مێشکوانە کاتێک کە ڕووداوێک ڕوئات بیری ئەوەی بکەوێتەوە کە ئەو تاوانە ئەنجام بات چکە لە بەروی دوورە لەوەی کە بزانێ ئەوی سزانە چین کە بەرامبەر ئەو تاوانە وەری ئەگرێت بەڵێ بێگومان خێزان بنەمایکی سەرەکیە و هەموو خێزانێکیش بە شارەزایی یا بە نەشارەزایی کۆمەڵی ڕێسا و یاسای خۆی هەیە کە پابندە پێوەی و هیچ دوو خێزانێک وەکو یەک هەمان بنەما دروست ناکەن بۆیە هەنێ جار لەوەچێ لە ڕێی مناڵەکانمانە ڕوبەڕووی گلەبینەوە بۆچی فلان ماڵ ئەو یاسایی هەیە بۆچی فلان ماڵ ڕێگەی پێیاکە ئەو شتا
بکە بۆیە هەمیشە ئەبێ ئێمە بە مناڵەکانمان بڵین بە خێزانەکەمان بڵین هەر یەکەمان یاسایەکی تایبەت بە خۆمانمان هەیە و لە خێزانیش گرنگتر پەروەردەیە پێم خۆش ئەمڕۆ لەگەڵ دەستپێکی خوێندنی ناوەندەکانی خوێندنە کە گرنگی بەم بابەتانە بدرێەوە زۆر دەمێکەمەش لە سەرواکەین کە پێویستە یاسا بچێتە ناو پەروەردەوە نەک تەنها لە زانکۆکانە بخوێنرێ هەرچەنە بەداخەوە ئێمە لە ناو زانکۆکانیشە کێشەی فەراغی قانونیمان هەیە کێشەی نەبوونی هۆشیاری یاساییمان هەیە و تەنانەت لە ناو کۆلێژەکانی یاساشە بە هەمان شێوە کە زۆربەی جار ئێمە لە ئەنجامی ئەو خولە هاوینانی کە بۆ خوێندکاران یەکەینەوە ئەبینین کە دەرچێکی کۆلێژی یاسا یا خوێندکارێکی کۆلێژی یاسا هێشتا هۆشیارێکی تەواوی نییە بە هەموو یاسا کارپێکراوەکانی هەرێم هێشتا ئەو دەستگیانە ناناسیەکە پێویستە ئێمەی تاک بیان ناسین لە کاتیەبوونی کێشەیە بۆیە پەروەردە زۆر گرنگە و ئەبێ یاسا ببێت بە بابەتێکی گرنگ و بە شێوازێکی سادە و ئاسان لە خۆناغە سەرەتایەکانی خوێندنەوە گرنگی بە بابەتی یاسایی بدرێ و پاشان لە ڕێگەی پەروەردە تۆ توانی کاریگەریشی هەبێ لەسەر خێزانەکان باشە خات و شوخان کە باسی ناوەندەکانی پەروەردەت کرد کە فەراغێک هەیە لە ڕووی یاسایی و لە ناوەندەکانی خوێندنا کە بۆ خوێندکاران ڕوون ناکرێتەوە یاسا چییە و ئەوی یاسا جێبەجێ ناکات سزاکەی چییە ئەمە وەکو منهەجێک هەبێت باشە یان وەکو سیمینار و دەورات هەبێت لە ناوەندەکانی خوێندنا بێگومان ئێمە لە ئەزمموی ساڵانی پێشوە لە بە شێوازی سیمینار و چالاکی بووە بەڵام ئەمە بە شێوەیەکی بڵێ موسساتی نییە بە شێوەیەکی بەردەوام نییە لەوەچی لەم ساڵی خوێندنە ئەو خوێندنگایە ڕێگە بات کە چەند سیمینارێک چەند چالاکیەک لە خوێندنگاکەیە بکات بەڵام ئەمە مانای وانە کە هەموو خوێندکاران سوودمەند ئەبن باشە لەوەچی قۆناغی بێتە پێشەوە کە نتوانرێ بە تەواوەتی سیمینار بکەن وەکو هەمووان نەزانین بایکۆت هەیە نەخۆشی کۆرۆنا هەبوو کۆمەڵی حاڵەتە بوو کە ناتوانن منهەجی خوێندن تاوکن بۆیە ڕێگە نادرێت کە سیمینار بکرێت بەڵام کە بوو بە منهەجی خوێندن ئیتر ئەما بێ بابەتێکی ئیلزامی و هەمووشمان نەزانین ئەگەر بابەتەکە ئیلزامی بێ و دەرەجەی لەسەر بێت ئەمانە زیاتر خوێندکار پابند ئەبێ پێوەی و زیاتر وای لێت کە هەموو خوێندنگاکان پێوەی پابند ئەبن و ئەبێ بە بەشێک لە بە پلانی ساڵانەیان نەک ئەوەی کە هەنێک جار خوێندنگاکان تەنها لە بەرەوەی کۆمەڵی خاڵبندیان دەستکەویان تەنهاوکو چالاکێک سیمینارێکی لە پەلەکەن دوو پۆل ئەیبینێ دوو پۆلی تر نایبینێ بەڕاستی بۆیە بەڕاستی پێشنیاری ئێمە ئەوەیە کە ببێ بە منهەجێک لەلایەن کۆمەڵی کەسانی شارەزا و پسپۆرەوە یاسا پەیوەندیدارەکانی بە خێزانەوە یاسا پەیوەندیدارەکانی بە مۆبایل سوۆشیال میدیاوەکە ئێمە مناڵانمان لە قۆناغی ڕەوزە و سەرەتاییەوە مۆبایل بەکارێنن چۆن لە سەرەتاوە بزانن کە خۆیان بپارێزن وە سزاکان چییە بۆیە بەڕاستی هەبوونی منهەجێک کاریگەری زیاتر گرنگترین شت کە دیاری بکرێت لەو منهەجەیە کە زۆر فۆکسی لەسەر بێت چییە مۆبایل و سوۆشیال میدیا یان نەخێر شتێکی تر هەیە لە یاسایە پێویستە مناڵێک پێ بکرێت کۆمەڵێک بابەتی زۆر سەرەکی هەیە کە بە شێوەیەکی گشتی یاسا بناسن یاسا کارپێکراوەکانی هەرێم بناسن بەڵام لە هەمووی گرنگتر ئێمە دوو جۆر لە یاسامان هەیە کە گرنگە بۆ خێزان و بۆ تا کە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە کە ئەمە پێویستە هەموو کەس لە ناو خێزانە بیزانێ و یاسای خراپ بەکارهێنان و ئامێرەکانی پەیوەندیکردن کە ئەمە زۆر بەربڵاو لە ناو کۆمەلگای ئێمەیە و هەموو تاکێک بە ئاسانی بەدەستی ئەهێنێ و دواتر ئەتوانێت یاساکانی هاتوچۆ و یاساکانی مامەڵەکرد مەسەلەن مامەڵەکردن لە ناو دادگایە چونکە ئێمە زۆر جارە بینین لە ناو دادگایە ڕەوزە ئەهێنن بۆ ناو دادگا بۆی ببینن خوێندنگا سەرەتاییەکان هێنن بۆی پرۆسەکانی ناو دادگا ببینن چونکە ئێمە بمانێ و نەمانەوێت لە ناو کێشە خێزانیەکانە مناڵ ڕێی ئەکەوێتە ناو دادگاکان بۆیە بەڕاستی کۆمەڵی بابەت گرنگە کە ئەکرێ بە پێی سەرکەوتنی تەمەنەکانیان بە پێی ئەوەی کە قۆناغەکانیان ئەچێتە پێشەوە بە پێی گۆڕانکاریەکانی کۆمەلگا ئێمە لەو چێ 10 ساڵ لەمە و پێش بە گرنگمان نەزانیە باز لە مۆبایل سوۆشیال میدیا بکەین بەڵام لە ئێستا زەرورەکە چۆن دەرزی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیا زیاد بۆ ناو خوێندن بە هەمان گرنگ پێویستە کە یاساکانی کە پەیوەندی بە تاکەوە هەیە لە ناو خێزانە و لە ناو کۆمەلگایە ببێ بە بابەتێکی گرنگ و بخوێنرێ لە ناوەندەکانی خوێندن زۆر باشە لە ئێستادا لە دادگایەکانی هەرێمی کوردستانە یاساکان وەکو خۆی جێبەجێ ئەکرێ ناو دادگایەکانە ئەتوانین بڵێن ئەو سزانەی کە ئەدە سزایەکی دادپەروەرانەیە بەداخەوە بەهۆی زۆری کێشە کۆمەڵایەتیەکانەوە بەهۆی هەبوونی ئەو هەموو تاوانانی کە ڕۆژانە ڕوئەوە لە بەرامبەریشە کەمی ژماری دادوەرەکان و کەمی ژماری فەرمانبەر ئەمە وای کردووە کە پرۆسی دادگاییکردن لە ناو دادگاکانە پرۆسێکی خاوە و کۆمەڵی ڕۆتینات و ئیجراعاتی زۆر هەیە بۆی خەڵک زۆر جار بەداخەوە متمانی بە ناو دادگاکان نەماوە بەڵام ئێمە هەمیشە ئیشی ئێمە ئەوەیە کە خەڵک بگەڕێنینەوە بۆ ناو دادگاکان و هانیان بین لە ڕێی دادگاکان و کێشەکانیان چارەسەر بکەن
بەڕاستی یاساکان وەکو خۆی جێبەجێ کرێت ئەگەر کەسێک سکاڵاکارێکی جددی بێ و بەڵگەی هەبێ و شایەتی هەبێ و کەسێک بێت نەفەسێکی درێژی هەبێ لە پرۆسی دادگاییکردنا بەڵام وەکو باسم کرد تەنها هەبوونی یاساکان گرنگ نییە بەڵام کاتێک کە تۆ نازانی مافەکەی خۆت چییە تەنها لە ماڵەوە دابنیشی بڵی دادگا هیچی بۆ نەکردم ئەمە بەڕاستی ئەکێتە سەرەوەی تا چەند ئەو کەسە شارەزایە چکێمە ڕۆژانە و حاڵەتانە بین ئەڵێ وەڵام من دۆسیەکم هەبوو چوم شکاتێکم کرد و ئیتر چاوەڕی مەحکەمەم بێت بانگم بکات ئەمە پێویستی بەوەی کە تۆ بە دوواداچوون بکەی ڕۆژانە سەردانی دادگا بکەی تا ئەگەیتە ئەو مافەی خۆت کاتێ بەڵام خات و شۆخان یەکتەبینمە بوو لەسەر قسەکە و کە ئەمە دڵنیام مەسە قسەی بینەرایانشە لەگەڵ منە ئەڵێ بۆیە من ناچم بۆ دادگاکان دۆستێکی خۆم بەرم بۆ دادگاکان لەبەرەوەی ئەوەنە هاتوو چۆن پێکەن ئەمەنە ئەچم بۆ ئەو مەرکەز و بۆ ئەو شوێن و بۆ ئەو شوێن با هەروازی لێ بێنم باشتێکە لەوەی کە تووشی ئەو هەموو سەر ئێش ئێبم ئەگە تەنانەت هەنێجار لەوانەیە ئەمە ئەوەشمان بیسی بێت کاتێک کە ڕووداوێک ڕوئەت هەموو خەڵکێکە خۆی بە دوور ئەگرێ لەوەی شایەتی با لەسەر ڕووداوەکە لەبەرەوەی ئەڵێ دوایی سەر ئێشەی زۆرە بە هەر خۆم بە دوور بگرم باشتێکە بڵێم هیچم نەبینیوە ئەمەش جارێکتری گەڕێنەوە بۆ نەبوونی هۆشیاری خەڵک لەسەر یاساکان و لەسەر دادگاکان چونکە زۆر جارێک و باسم کرد لە دەستپێکردنی پرۆسەکەیە هاوڵاتی بە هەڵە ئەچێ بۆ ئەو شوێنە و ناچێتە شوێنە ڕاستەکە بۆیە سێرەکەی ئەینێرن بۆ شوێنێکی تر لەو شوێنەوەی نێرن بۆ شوێنێکی تر بەڵام ئەگەر لە سەرەتاوە وەکو باسم کرد هەبوونی هۆشیاری یاسایی یان وەرگرتنی ڕاوێژی یاسایی چونکە تۆ مانای ئەوە نیە تۆ تەنها پارێزەرێکی تایبەتی هەبێت چەندین سنتەری ڕاوێژکاریمان هەیە ژووری پارێزەرانمان هەیە لە ناو دادگا پارێزەری خۆبەخشمانەیە کە تۆ ئەتوانی پێش ئەوەی بچیتە ناو پرۆسەکەەوە هۆشیاری یاسایی وەرگریت لەسەر ئەو مافی خۆت کە هەتا بۆ کوێ بچی و پرۆسەکە لەکوێ دەست پێکە وە چی پێویستە بۆیە ڕاستە من ئەڵێم کە ڕۆتیناتێکی زۆر هەیە لە ناو دادگاکانە کە ئەمە ڕێکارێکی یاساییە ئەبێ بکرێ بەڵام هەنێ جار بەهۆی تێنەگەیشتنی خەڵکەکەوەیە کە نازانێ بۆ چ شوێنێک بڕوا یاخود بەڵگەی تەواوەتی نیە ترسیش کاریگەری هەیە و باسم کرد چکە هەنێک کەس هەیە بەداخەوە تاکو ئێستا نایەتە ناو دادگاڵە من هەتاکو ئێستا نەچوومەتە ناو دادگا سوێنەخوا ئەڵەمە یەکەم جار ئێمە ناو دادگا بەڵام چونە ناو دادگا تاوان نییە شەر نییە هەموو کەسێک کە هاتە ناو دادگا تاوانبار بێ یاخود تۆمەتبار بێ بەڵکو هەنێ جار ئەکرێتەوە لەسەر مافێکی خۆ دەچیتە دادگا هەنێ جار بۆ مافی کەسێکی هاوڕێت دراوسێت کە ئەمە بەڕاستی وای کردوێت تا ئێستا خەڵک سامێکی هەیە لە ناو دادگاکان و ئەترسێ کە ئەگەر چوە ناو دادگا ئیتر بە ئاسانی ناتوانێت بێتە دەرەوە بەڵام بەڕاستی جاری وایە تەنانەت شایەتیدانێکی کەسێک زۆر کاریگەری هەیە لەسەر دۆسیەک و ئاسان یەکلایی ئەبێتەوە خات و شۆخان بەگشتی باباسی بکەین هۆشاری تاکی کورد لە ڕووی یاساییەوە چۆنە و لە هەرێمی کوردستان پابەندبوون بە یاسا لە چ ئاسێکە بەڕاستی من ئامارێکی دقیقم لە بەردەستانیە بەڵام لە ئەنجامی ڕاپرسێک ئێمە چەند ساڵ پێش ئێستا ئەنجامماندا لە ناو چەند موەسسەسەیەکە کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەریەکەوتنیان هەیە لەگەڵ دادگا و لەگەڵ یاساکانە ئەتوانم بڵێم لە سایە 60 ئەو کەسانشی کە لەنە ئەو دەستگایانەیە کاریانە کرد شارەزایی یاساییان نەبوو بۆیە مانای ئەوە نیە هەموو کەسێک کاتێک کە لە ناو دادگایە ئیتر هەموو شارەزاییکی یاسایی هەبێ یان هاو مثلەن پیشەکەی یان شێوازێک لە شێوازەکان نزیکی هەیە یان فەرمانبەرە یان مامۆستایە ئیتر تەواو هەموو شارەزاییکی یاسایی هەبێ بەڕاستی ئاستی هۆشیاری تاک لە کۆمەلگای ئێمەیان لاوازە لەسەر یاساکان ئێمە تەنها نەڵین ژنان مەسەلەن شارەزاییان نیە بە پێچەوانشۆ ئێمە چەندین کەیسیمان هەیە کە پیاوە کاتێک کە هاتوتە ناو دادگا سێرەکات کە پێشتر لە بەروی هۆشیارێکی یاسایی نەبووە دۆسێکی بە هەڵەدا براوە و تووشی زیانێکی زۆر بۆ لە بەرەوەی هیچ هۆشیارێکی یاسایی نەبووە یان ئێمە چەندین جار کەیسمان هەبووە کە سێری دۆسیەکەی ئەکەی پێشتر خۆی لە ناو دۆسیەکەیە داخڵ بووە حاکم پێی تۆ بەڵگەت هەیە شایەت هەیە و دوێتی من ئێمە دەستخوا بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە تۆ ئەم قسەی تۆ ئیتر تۆ نیەت پاکی تۆ پیشانەیە مانای ئەوەیە کە تۆ هیچ بەڵگەوشایەتیەکە نییە بۆیە سێرەکەی مافەکەی ناتوانێت دەستکەوێتەوە و نازانێت چۆن داکۆکی لە خۆی بکە و کاتێ دەستیەگا بە پارێزەریا بەلایانی پەیوەندیدار بابەتە گرنگەکەی کە لە سەرەتاو ئەبووە بیکردە لە دەستی چووە بۆیە بەداخەوە ئاستی هۆشیاری تاک لە کۆمەلگای ئێمەیە لاوازە هەر ئەمە ژوای کردووە کە متمانی بە ناو دادگاکان نامێنێ و ڕوو لە دادگاکان ناکاو هەوڵەیە بە چارەسەرێکی کۆمەڵایەتی یاخود بە سوڵحی ئەشاری لە دەروی دادگا کێشەکانی چارەسەر خات و شۆخان وەکو بوونی سیمینار و وەکو بوونی ئەو چالاکیانەی کە بەڕێسان باس لێەوە کرد بۆ خوێندکاران ئەم چالاکیانە ئەگەر لە فەرمانگەکان بێت بۆ فەرمانبەری ئەو فەرمانگانە بۆ فەرمانبەری ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە هاوڵاتیان ڕۆژانە سەردانیانەکەن بۆ زانینی مافی خۆی و زانینی مافی ئەو هاوڵاتی کە سەردانیەکە تا چەند گرنگە بەڕاستی هەر جۆرە چالاکیەک هەر جۆرە
هۆشیاریەک کە بکرێت لە گەڕەکە هەژارنشینەکان نابێ لە گەڕەکە شعبیەکان نابێ لە بەرزترین ئاستا بێوەکو باسم کرد کە زانکۆکانە گرنگاوە بەڕاستی هەبوونی ئەم هۆشیاریانە ئەم زانیاریانە لە ناو فەرمانگەکانەوەکو باسم کرد بۆی هاوڵاتی بە هەڵەیان نەبرێ کاتێکە چێتە ناو شوێنێکەوە ڕێنمایی بکرێت کە بڵێت شوێنی داهاتووی تۆ ئەچی بۆ ئەم شوێنە یان شوێنە ڕاستەکەی پێ بڵێت مافی خۆشی مافی خۆشی بزانێت بەڕاستی وەکو باسم کرد مانای ئەوە نییە کەسێک کە فەرمانبەرە یا مامۆستا یان هەر شتێکە ئیتر ژیانی پارێزراوە ڕوبەڕووی کێشە نابێت و ئەکرێ لە شوێنی کارەکەی کێشەی هەبێ ئەکرێ لە ژیانی خێزانیە ئەکرێ لە سەرجادە ڕوبەڕووی کێشە بێتەوە ئەلم کاتیا چۆن ئەتوانێت داوای مافی خۆی بکە بەڕاستی گرنگەوە چەند هەنگاوێک نراوە بەڵام بەڕاستی ئەمە نەبووە بە سیستەمێک کە بڵێت من لە ماوەی پێشوو لە یەکێک لە قەزاکانی دەوروبەری سلێمانی سیمینارێکمان هەبوو بۆ کۆمەڵی فەرمانبەری وا هەبوو ئەوێت 10 ساڵە تعین بووم تاکو ئێستا خولێکم وەرنەگرتووە بۆیە بەڕاستی هەبوونی ئەم خولانە بە شێوازێکی مؤسساتی گرنگە کە ساڵانە فەرمانبەران ئەپدەیت بکرێنەوە زانیاریان بدرێت ڕێنمایی وەربگرن بۆ ئەوەی هەم بەرچاوڕوونیان هەبێ لەسەر وافەکانی خۆیان هەم مافی هاوڵاتیان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە هیوادارین هەمووان بە دوور بن لە هەموو تاوانێک و بزانن کە یاسایەک هەیە جێبەجێ ئەکرێت دووبارە سپاس بۆ ئامادەبوون